گروپی شانۆی هەوارێکێکە لە گروپە ئاکتیڤەکان لە شاری کەرکووک لە ئێستادا ئامادەکاریەکەن بۆ نمایشکردن یان پێشکەشکردنی مۆنۆدرۆمایە کە لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفایە بە بەشداری کارکتەرێکی بیانی کە مەبەست لێی ناساندن و زیاتر ئاشناکردنی دۆزی کوردە بە وڵاتانی دنیا. لە شاری کەرکووک گروپی شانۆیی هەوار دەستی کردو بە ئامادەکاری بۆ نمایشی مۆنۆدرامای سلما کە لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفا و دەرهێنانی هونەرمەند نەژاد نەجم و بە بەشداری دوو کارکتەر بەرهەمدێت لەبارەی ئەو کارە هونەریەوە هونەرمەند نەژاد نەجم دەرهێنەری مۆنۆدراما کە بە کورتساتی ڕاگەیاند بۆ جاری یەکەمە کارێکی هونەری دەکەن بە بەشداری کارکتەرێکی بیانی وتیشی لە ڕێی ئەو مۆنۆدرامایەوە دەیانەوەی دۆزی کورد و کارەساتی ئەنفال بە تایبەتی بە دنیای دەرەوە بگێنن تاوەکو جیهان ئاشنای کارەساتی ئەنفال بن وتیشی دوای تەواوکردنی کارەکە بۆ یەکەمین جار مۆنۆدراماکە لە شاری کەرکووک نمایش دەکەن. یارم مۆنۆدرامای سەلمە تازەترین کاری ئەمە وەکو گروپی شانۆی هەوار ئێمە زیاتر لە مانگێکە ئامادەکاریەکەین یاخود لە پرۆڤەیەین دیارە لە سەرەتای پرۆڤەکەین. مۆنۆدرامای سەلمە ئەم تەجروبەیە بێتێکێ لە تەجروبە زۆر تازەکەمان بە شێوازێک کاری تێکەکەین بۆیان ینی پێم خۆش نییە وەکو دەستپێکمان باسی تەکنیک و شێوازی کارەکە بکەین لە داهاتووە ئێمە ئەتوانی وەکو نمایش بینەران ببینین بەڵام ئەم کارە لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفایە کاری دەرهێنان من بۆیم کردووە هەوار فارس لەگەڵ یەکێک لەگەڵ ئەکتەرێکی شانۆکاری وڵاتی فەڕەنسا کە لە پاریس دانشێ ڕۆڵی تیاگێڕن و تا دوو کار ئەکتەر لەم مۆنۆدرامایە هەیە. ئێمە دەستمان کردووەتە کارەکە وەکو ئێرە وەکو هاوار کە لە کوردستانە زیاتر لە مانگێکە دەستمان کردووەتە پرۆڤە ئەو خاتون ئەکتەرێک کە لە پاریسە ئەو لە خوێندنەوەی دەقەکەیە چکە زۆر درەنگ توانیمان دەقەکە تەرجەمە ئینگلیزی بکەین واتە ئەم کارە لە یەک کاتە بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزی پێشکەشەکرێ. بەرنامە ڕێژێکی تەواو کراوە تەبعاً لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕێی ئەو سپۆنسەرەوانی کە لە کەرکووکن هاوکارمانە بن. ئەم نمایشە بەرنامەمان وایە لە 5 شوێن لە کوردستان نمایش بکرێ تەبعاً بەتایبەت لە مۆنومنتەکان. یەکەم نمایشمان لە شاری کەرکووکە بێ لە تۆپزاوە کە وەکەوەی کە زانیاری تۆپزاوە و شوێنێک کە ئەنفالەکان لەوێ سجن کرا. کارەکە بە گشتی باس لە ئەنفال و هەڵەبجە و ڕێگەی کۆچی گەنجان و خەڵکی کوردستانە بەرەو هەندەران و ئەو حاڵەتانی کە تووشە بێ.